بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم، خۆشەویستانم، خوشحاڵم ئەو زارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئەوڕۆکەش باسی نەخۆشیێکی تر و دەردێکی تر و گوناحێکی کوشندەتری دڵ دەکەین کە ئەوانەی کە دڵ بەڕاستی وێران دەکا، کە ئەوانەی دڵ کۆت و زنجیر دەکا، ئەوانەی کە دڵ دەمرێنی لێ ناگەڕێ ئەم دڵە پڕ ببێ بە نور و بەرەکەتی خوا، لێ ناگەڕێ ئەم نورە ئەم دڵە یعنی خۆشبەخت بێ بە زیکری خوای گەورە، پڕ سەعادەت و کامەرانی بێ و بەڕاستی وەکو ئەوە لە بەهەشتدا بژیتن ئاوا لە دنیای ژیان گوزەر بکاتن. ئەویش ڕەزیلیە. تەواو ڕەزیلی نەخۆشیێکی ناو دڵە ئازیزانم. دوێ خوای گەورە هەر بخۆی لە قورئانێدا ئەم حەقیقەتەی باس کردووە کە نەفسەکان هەمویان حەز لە ڕەزیلی دەکەن، بەڵام ئەوانەی کە بەسەر ڕەزیلی خۆیاندا زاڵ دەبن و عەکسی نەفس و هەوا و شەیاطینی دەکەن، بەڕاستی ئەوانە دەبنەوە. بۆی خوای گەورە بۆ خۆی دەفەرمی و ئوحضرت الأنفس الشح، ئەنی بەڕاستی هەموو نەفسێک حەز لەوە دەکاتن کە ڕەزیل بیتن، هەموو نەفسێک حەز دەکا بگرتەوە، حەز دەکا سەرف نەکا، حەز دەکا ئەم پارە هەر لەسەر یەک دانێتن. بەڕاستی ئەمە نەخۆشیێکی زۆر زۆر کوشندەیە. سبحان الله، لە ئاەت و لە فەرمودەکانی خوای گەورە، لە ئاەتی خوا و لە فەرمودەکانی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم بەڕاستی زۆر زۆر زەمی بەخیلی کراوە، زۆر زۆر زەمی ڕەزیلی کراوە کە ئینسانێک بەڕاستی ئەوەندە ڕەزیل و قورچۆک بی، نە لە خۆی سەرفکە، نە لە ماڵ و منداڵی سەرفکە، نە لە خەڵکی سەرفکاتن. جا ڕەزیلیش دوو جۆرە، جۆرێک هەر کابرا لۆ خۆی ڕەزیلە، بەڵام کەسێکیش هەیە وەیەأمرون بالبخل و خەڵکیش ڕەزیل دەکەن، خەڵکیش وە دەکەن سار ببتەوە خێر و خێرات نەکەن، خەڵکیش وە دەکەن کە پارەی لەسەر یەکدانێن. تاوان ئەوانەی کە تووشی ئەو نەخۆشیە دەبن دوو زۆرن. زۆرێکیان لەبە مەلەزاتی دنیا، لەبە خۆشی دنیا، لەبە باق و بریقی دنیا حەز دەکەن زۆریان هەبی، زۆر خڕکەنەوەی هیچ سەرف نەکەن، تەنها ئەوەیە کە بگەن بە مەلەزەتەکانی خۆیان. زۆری دووەم لەبەر ئەوەی ڕەزیلە هەر خودی دینار و دۆلار و درهەمەکە و زێر و زیوەکەی خۆش دەوێت، هەر خودی دینارەکەی خۆش دەوێت، خودی زێرەکەی خۆش دەوێت، خودی دۆلارە سەر کەچەرەکەی خۆش دەوێت، هەر ئەوە حەزی لێیە. یعنی زۆر زۆر عاشقی ئەم دۆلار و دینار و یۆڕۆ و زێر و زیوەیە، هەر بەخۆی عاشقیتی. سبحان الله، هەر کاتێک کە ئەم پارەیە بەدەست دەکەوی یەکسەر ئەی خاتە دڵی، نەیخاتە جیرفانی. چکە ئەگە بیخاتە جیرفانی زۆر بە ئاسایی دەتوانی دەری دەینی، بەڵام ئەگە بیخاتە ناو دڵی سبحان الله تازە ڕۆی، چکە دەبی دڵی شەقەی ئەوزە دەتوانی بەدەستی دەری بینی، ئەوش مستەحیلە. جا بۆیە بەڕاستی ئەگە تەمەشای قورئان بکەین بزانە چۆن سبحان الله زەمی ئەو ڕەزیلەی دەکا و چەند مەدحی ئەو کەسانە دەکە کە خۆ لە ڕەزیلی بپارێزن. ئەوە تەخوای گەورە ئەفەرمی ومن یوق شح نفسه فأولئک هم المفلحون. بەڕاستی ئەو کەسێ خۆ بپارێزی لە نەفسی خۆی بپارێزی لە ڕەزیلی فأولئک هم المفلحون. بەڕاستی ئەوانە فەلاحەکانن، ئەوانە بردیتیانەوە، ئەوانە سەرفرازەکانن، براوەکەن لۆ نەیهێش بەڕاستی ڕەزیلی وەی لێ بکە کەوا یعنی نەیبەخشی هەم لە خۆی سەرف نەکە، هەم لە بۆ ماڵ و منداڵی، هەم لە بۆ فەقیر و خەڵکی محتاج و پێویستیش لێی مەحڕوم ببیتن. جا بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاگادارمان دەکاتەوە، دەفەرمێ ئیاکم والشح، ئاگاداری خۆتان بن لە ڕەزیلی. دەفەرمی ڕەزیلی وای کرد ئومەتەکانی پێش ئێوەی هەموو لە ناو برد،
إنما أهلك من كان قبلكم رزيلي أو جناحة براسي همو خلشي بيش إيه ويلا ناوبرت أواني كرزيل بون حتى ويلي كردن توشي دو جناحي قوربن يك براسي هرت خين يكتريان بنا حقرش هلا سبارو بولو رزيلي دوش براستي ماضي يكتريان بحلال دخوة يعني ويكر قطعي عفوا قطعي أرحام بكن قطعي سيلي أرحام نمينة سيلي خزماتي نمينة لبر أو رزيلو قرصوكي وبيسي وتساوتسونوكي كاتوشي هاتيا زانه پیغمبر خو علیه الصلاه والسلام سنجوان اگه درمان دکاتو که اگه تند خو بیل رزیلی لبروی رزیلی امتکانی پیش ای وش الى ناو بردیا با ای وش لناو نباس که دو بلای تدا یک براسی خلخین یک تر درجی لسپاره ولا برزیلی دومینش و هر و سیلی ارحام هر همو تيك داتن بوي پیغمبر خو عليه الصلاة والسلام ده فرمي خصلتان لا تجتمعان في قلب المؤمن ده فرمي دو صفتها نابلة ضل مسلمان كوببتو خصلتان لا تجتمعان في مؤمن لحيز مسلمان أمدو صفة خرنابتو يكمن فرموي البخيل وسوء الخلق براسي الرزيلي أخلاق خرابي بد أخلاقي أم دونا بلا مسلمان خرببتو براسي فهردو شي ويران كارد هر مسلمانك أم دويلي خربو هم براسي أخلاقي ناپسند والرزيليش بو كبراسي أم دوا أو إنسان ويران دك إيمان دي لنا ودبات زابوي سبحان الله زارشي أبو هريرة دفر من رضا ورحمة خالبي أفرمي وفد كاتن كان بيغمبري خوا عليه الصلاة والسلام وبيغمبري فرمي من سيدكم قورتان شيئا أوان يقول يا والله قربان قوري ما فلاني كوري فلانة بلام توزيق رزيلي تدايا فرمي لو دردي قورتر هيا لو نخوشي قورتر هيا سبحان الله بزانا رزيلي للاي بيغمبري عليه الصلاة والسلام تسنكاري قربوها فرمان قورمان فلاني كوري فلانة بس والله أو بياو توزيق رزيلي تدا فرمي لوي قورتر هيك رزيل بي لوي خطرتر هيك رزيل بي بالكو ايوه قوركتان عمري كوري زموحة يكسر قوركي قورين يعني دم راستو برا قوركي قوري لبر رزيلي هر قوريك هر بيشوايك هر سركرديك رزيل بو أمتكي ويران دبي أمتكي زليل وزبون دكاتن رزيلة دريناي خارسك هر دقري هر لصيك دادني وأمتكيش دفوتيني مخوشي دفوتيت ذا سبحان الله براستي رزيلي زوزوش صفتي خرابة وبتايبتن أجا قوربو أجا صلاة داربو أجا دس حكمي لدزبو كرزيل بو براسي ملتك رزيل دبي لك أخوي ملتك صفيه دك لك أخوي هر سركرديك رزيل بو دبي بقور دري كبراستي أوينيك سركردايتو بيشواتي قومة جبكا بوي بيغمبري خو عليه الصلاة والسلام كاتيك أوف دي بني لحيان هاتن قلت قوركتان شيء قلت فلان كوري فلان بلان فيه من البخل فرمي أول لوي دردة ترهيها لوي مصيبة ترهيها بالكو عمري كوري زموح قورتانا أوي لابرت زانا سبحان الله بس لبروي الرزيل بودي زاني أم بياوا كالبني لحيان قوريتيان أقر رزيل وهمو أمتكي رزيل وسفيه دكاتن زليل عندك شرمزار عندك وعندك كدور خرافة بكوتا بينان أما أجا سخيب وبسخاوتي خوي هزاران شيء خلق حلدك خلشي لبري ده حسيتوا خوي جورز لسري دبارني تنو وخلق كز لبن ساي وسيبري أو بياوا سخيب بشامة ده حسينوا ذا براستي رزيلي دردشي زوزور بيسا براسي بويا أم البنين كخشي عمر كوري عبد العزيز الرضا ورحمتي خالي زور سخيبه عمر كوري عبد العزيز زور سخيبه سبحان الله كبا خليفي بينزمي دادن لباش إمامي علي رضا ورحمتي خالي بي طبعا دي فرمو والله أجر رزيلي قميصك باي ما لبستها والله لبرم لدك أجر ريك باي ما سلكتها والله الريش باي بس أو ريدانا دروشت سبحان الله بزانا أجر رزيلي قميصك باي لبرم لدك وهروها رزيلي ريك باي بحياة بوريدانا دروشت كبراسي أجر أفرتك أو عند بشهامت بي أفرتك بي أو سبحان الله بوردي فكر بكاتو قبل رزيلي قميصك باي لبرينا كم ريك باي بيدانا دروشتم لبي براسي بياو أولاد الصخيو بشهامت بي طبعا براسي
تعريفي طبعا الشرع ده تعريفي رزيل يعني كردي الرزيل أو كسية كبغراسي نفقي خوي نكا يعني جوان خوي مصروف لخوي نكا ومصروفي ماله من دالي شي ندا هر کەسێک بەڕاستی مەسروفی ماڵ و منداڵی خۆی نەدا و زەکاتیشی نەدا ئەمە ڕەزیلە ئەمە هەر کەسێک بەڕاستی ماڵ و منداڵی خۆی بەتوانی بەخێو کرد و زەکاتیشیدا ئەوە لە بخل و لە ڕەزیلی دەردەچیتن جا بۆیە ئەمە زۆر زۆر ینی نەخۆشێکی گەورەیە خاصەتەن ئەو پیاوانەی لە ماڵ کە ڕەزیلن بزانە ماڵ و منداڵیان چەندە زەلیل بوونە بزانێت چەندە وەڵڵاهی ژن هەیە دزی دەکا وەڵڵاهی ژن هەیە قەرد و فەردی دەکات لەبەر چونکە پیاوەکە نایداتێ پیاوەکە نایداتێ مەسرەفی ماڵێ بکات چەندەها ئافرەت وەڵڵاهی شرەفی خۆی لەسەر ئەوە داناوە کە پیاوەکەی ڕەزیل بووە بەرامبەری ئەخەو ئافرەتە ئەفەوتێ کاکە خۆ پیاو نییە ناتوانانی خۆڕاگرێ تمالە هەزاران پێویست و حاجەتی هەیە کەسێک لێ حاجەت و پێویستەکەی لۆ بەجێ دەکا و ئافرەتەکەش دەفەوتێتن لێکەواتە بەڕاستی ڕەزیلی یعنی دەرکەی هەموو گوناحێکە بەڕاستی یەکە لە گوناحە هەرا پیسەکان و گەورەکان و خراپەکان کە دڵ وێران دەکە کە ژیانیش وێران دەکە جا بۆیە بەڕاستی سان دەبێ بزانی ئەو ماڵە ماڵی خوایە خی گەورە دایتی ئێمە کە ئێمە سەرکار بین لەسەر ئەو ماڵی وەستەخلەفەکم فیها ڕاستی ئەم دنیاە ئەو ماڵ و سەروەت و سامانە هەموو ئیخوایە خی گەورە ئێمەی بەسەر کار داناوە بزانانی ئایا بەڕاستی ئەم ماڵە حەقی خۆی لێ دەدەین حەقی خوای لێ دەدەین حەقی خەڵکی لێ دەدەین یاننا تخوا والله ئەگە دەترسی لەوەی کە ماڵت بە بەخشین کەم ببتەوە والله پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ قەسەم بەو کەسەی نەفسی محەممەدی بەدەستە ما نەقەسە مال من صەدەقەت قەط دەفەرمێ قەت ماڵ بە سەدەقە و بە بەخشین کەم نابتەوە ئەو چیوە لێ کردیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو هەموو تەئکیدانە بەکاربێنی ئەوە زاری سڵ بخوا پاشان تەئکید بکاتەوە بە قەت کە بۆست بۆ ئەوەیە کە نەفسەکان لەو ڕەزیلیە دەرچن ئەو نەفسە بزانیتن کە بەڕاستی سعادەتی وی بەختەوەریوی لە بەخشیندایە ئازیزانم واللهی ئەو کەسەی کە دەبەخشی ئەو دڵخۆشی خوا دەداتەوی ئەوەندە ناداتە فەقیرەکەی ناداتە دەرتانەکەی ناداتە محتاجەکەی بڕوا بکە ئەو کەسەی دەبەخشی دەقاتی ئەو کەسەی کەوا دەیگرێتێ دڵخۆشتر دەبی ئارامتر دەبی خوا ئەوەندە خۆشیشی داوێتە ناو دڵێ ئەوەندە لەزەتەک و ئارامێک و سعادەتێکی داوێتە ناو دڵی سبحان الله واللهی فەقیرەکە ئەوەندە هەست بەو ئارامێ و بەو سعادەتەی ناکە کە یارمەتیدایە بەڵام ئەگەر بەڕاستی ئێمە هەست پێ ناکەین ئەگەر بڕۆ ئەو کەسە ئەو دەوڵەمەندەی کە لە دوو سعادەت دەگەڕێ ئەو کەسێک کە خوا پێیداوە ماڵی زۆرە لە دوو خۆشی دەگەڕێت واللهی خۆشی تو ئەوەی ببەخشە واللهی خۆشی تو ئەوەیەکەوە خەڵک تێر بکەی نانی خەڵک بدەی دەردەداری خەڵک عیلاج بکەی نەخۆشی خەڵک عیلاج بکەی غەم و پەژارەی خەڵک لا ببەی دڵی ناخۆش و حەزین و غەمجین خۆش بکەی واللهی ئەوە گەورەترین خۆشیە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام گەورەترین عەمەل دەکەن خوای گەورە سرور تدخله على قلب مسلم أو كما قال الرسول صلى الله عليه وسلم فرمي قورة ترين كرده ولكن خواي قورة شيرين ترين كرده ولكن خواي قورة أو خوشك بخيت ناو ضلي مسلمانك ناو مالي مسلمانك مالي شي غمجين هجار فقير محتاجين 1 مليون بوي أو عملياتي بكري ولو غمو نارحتين زاد بن والله أو عملياتي دكي تصد الخوش دبن خوا دقاتي دل خوش يكيد داتتو دقاتي آرام يكيد داتتو يقيني شدبا والله أو كساني كلا دنيا أي بخشن لروج قيامتي لجير سيبري صدقة كاني خويتان أوها لروج قيامتي دوشد سيبر مالي دكا كاتك هيد سيبر أغنيا هيد سيبر أغنيا تنها سيبري عرشي خواي قورا نبيتن ودو سيبري تكشيا أو سورة بقرة وآل عمران هر كسك لبركة سبحان الله سورة بقرة وآل عمران أو هذا بيت الستر لسسري لناقر أو روجنا خوشنا رحتي روج قيامتي لي بدا دومين الصدقة أو صدقي كديكي أو تساكي كديكي أو خيري كديكي والله أو هذا بتا ستري سر لروج قيامت لناقر روج بيت بكبيو وآزار ونارحتي وآرقي روج قيامتي ببيني سبحان الله ده والله كاتێکەوە مردیەکان تەمەنا دەکەن زەندی ببنەوە بێنەوە دنیا دەزانی چ دەڵێن یەکەم ئیشیان دەرێن خوایە زندیمانکەوە بەس لەوەی سەدەقەی بکەین لۆ چکە دەبینن لە قیامەتێ دەبینن لە عالەمی بەرزەخ سەدەقە چ پیاوەکەی گەورە دەکات چ ئەو ئافرەتەی گەورە دەکات چ ئەو موسڵمانەی خۆش بەخت دەکات لێ تەمەنایان دەکرد زندی ببانەوە یەکەم عەمەل پێش نوێژی پێش ڕۆژی پێش هەموو شتێک سوبحان الله سەدەقەیان بکردبایە دەبا مردی خوا بین ئەو ڕەزیلێ لە کۆڵە خۆمان بکەینەوە
لە خۆمان سەرف بکەین لە ماڵ و منداڵمان سەرف بکەین و لە فەقیر و هەژار و دەرەتانەکانی سەرف بکەین. ئاخریشت پێغەمبەر دەفەرمی صلى الله عليه وسلم چییە هەر دەرێن مالی ستانە هەر دەرێن ماڵوە سەرمەتوە سامانمان چ ماڵ و سەروەت و سامانتانە؟ واللهی سەروەت و سامان ئەوەیە یان لە خۆت سەرف بکەی لان لە ماڵ و منداڵت سەرف بکەی یان بینێری قیامەتێ ئەگەنا ئەویت کە هەموو میراتە و منداڵەکان پێخەنی دەبن. واللهی ئینسانی وا هەیە هەتا دەمری بە فەقیری دەژی، بەڵام کە ڕۆژی قیامەتێ زندی دەکرێتەوە لە ڕێز دەوڵەمەندەکانی دادەنین لۆ تۆ دەوڵەمەند بوو بەس نەیزانی خێر بۆ لەو پارەی ببینی، نە بەخۆی خێری لێ دیت نەهێشتی کەسیش خێری لێ ببین، لە پاشە خۆی ئەو زەمنداڵەکانی بە کەیفی خۆی هەوا و سەیف و کەیف و سەیفی پێ دەکەن لۆ تازە هەموو حیزابی ئەو درهەم و دینارێک کە پەیدا کرد لە سەبابیان نووسرا، چکە هەر درهەمەک پەیدا دەکەی لە ڕۆژی قیامەتی دوو سوالە لێ دەکرێت ئەو پارەت لە چێ پەیدا کرد و لە چ سەرف کرد، بەڵام لە منداڵەکەی ناپرسرێ لۆ چکە ئەو میراتی بابیتی و لە کۆی بە کەیفی خۆی سەرفی دەکاتن. زە مەردی خوابن وە بکەن بۆ خۆتان پێش ئەوەی بچینە خزمەت خوای با هەندێک شتێک بنێرین بۆ ئەوەی لەوێن دەر پێمان بکرێ ڕوومان سپی بەرابەر رب العالمین. تاکو دیدار و باسی نەخۆشێکی تری دڵ بەخوای گەورەتان دەسپێرم. سلام علیکم ورحمة الله وبركاته.